لیارەکانی پلەی ئۆفی سەرکەوتن بۆ بەشداریەکانی پاڵاوانتیەکانی دەرەوە لە خولی ئەستێرەکانی عێراق دوو یاری بەڕێوە چوون. لەسەر یاریگەی شەعب بڕیار بوو زەورای سێمی ڕزبەندی میوانداری دۆهۆکی شەشەم بکات، بەڵام بەهۆی کێشە کارژێڕیەکان و تەواوبوونی گرێبەستی بەشێک لە هێرزانەکانی و ڕۆشتنەوەی پیشەگەرەکانی زەورا بەشداری یاریەکەی نەکرد و ئەنجام سێ بە هیچ بۆ هەڵۆکانی چیاکان ئەژمار کرا. لە یارێکی دیکە نەجەفی چوارەمی ڕیزبەندی لەسەر یاریگەی یانەی زەورا ڕوبەڕووی زاخۆی پێنجەم بوویەوە. ئەمە یەکەم دەرفەت و لێدانی یاریەکە بوو. کوڕانی خابوور بە سێ لێدانی لەسەر یەک و تەواو مەترسیدار وەڵامی شین پۆشەکانی نەجەفیاندایەوە، بەڵام گۆڵ پارێزە بە ئەزمونونەکەیان سەرهەنگ موحسین ڕێگر بوو لە تۆمارکردنی گۆڵ. مەترسەکانی نەجەف بەردەوام لە ڕێگای محەممەد قاسمەوە بوو. زاخۆش هەر لە هەوڵی شکاندنی بربەستی یەکسانی بوو، بەڵام نیوە یەکەم گۆڵی لە خۆی نەگرت. لە نیوەی دووەم ئەگەر چی درەنگ کەوت، بەڵام یەکەم مەترسی ڕاستەقینەی زاخۆ لە ڕێگای ئەمجەد عەتوانەوە بوو. تۆپەکەی ڕێگای ستونی گرت. وەڵامی نەجەفیش زۆر دواکەوت. حازم مەستووری تونسی هەوڵی گۆڵیدا، عەلی کاظم دووری خستەوە. بەر لە کۆتای هاتنی یاریەکە زاخۆ عیماد عیسای هێنا شوێنی عەلی کاظم بۆ لێدانەیەک لاکەرەوەکان. یاریەکەش دوای ئەوەی بەیەکسانی بێگۆڵ کۆتایی هات، ڕاستە و خۆ چوە لێدانەیەک لاکەرەوەکان. زاخۆ لە کۆی پێنج لێدان دوانی لەدەستدان. ئەمجەد عەتوان لە ستونی گرت و لێدانەکەی مۆیسسیش سەرهەنگ موحسین گێڕایەوە. لە بەرامبەردا عیماد عیسا تەنها لێدانی مێندی گێڕایەوە. هەر بۆیە یاری بە 4 گۆڵ بەرامبەر 3 گۆڵ بە سوودی نەجەف کۆتایی هات. بەم شێوەیە زەورا و زاخۆ لە بەشداری پاڵۆنتەکانی دەرەوە بێبەش بوون. دهۆک و نەجەفیش چوارشەممە لەسەر یاریگای شەعب بەیەک دەگەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام.